دەوڵەتی تورکیە و پێشینەی جنایەت دژ بە خەڵکی بێدیفاع. ئەرتەشی جنایەتکاری تورکیا لە درێژەی مانەوە و کردەوەی دەستڕێژی کارانەی خۆی لە هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممە 20 مانگی ژوویەی 2022 زاینی گوندی پەرخ شوێنی نیشتەجێبوونی ئەو گەشتیارانەی کە زۆربەیان لە ناوچەی باکووری عێراقەوە هاتبوونە ئەو سەیرانگایە تۆپباران کرد. لە ئاکامی ئەم هەوڵە جنایەتکارانەیەدا 9 گەشتیاری بێدفاع گیانە نەدەستا و 23 کەسیش لەوانە چەند منداڵ بە توندی بریندار بوون. ژیانی سیاسی دەوڵەتی تورکیا چ لە سەردەمی دەسەڵاتدارەتی ئیمپراتوری عوسمانی چ پاش بە دەسەڵات گەیشتنی تورکە لاوەکان و دروستبوونی دەوڵەتی مدرنی تورکیا لە 99 ساڵ لەمەوبەر پڕە لە جنایەتی سامناک کە چکۆلەترین نمونەی بریتیە لە کوشتاری گەشتیاران لە گوندی پەرخ. پاکتاوکردن و کۆمەڵکوژی پتر لە 1.5 ملیۆن کەس لە ئەرمەنیەکان و ناچارکردنی باقی ڕزگاربووان بە کۆچکردن لە وڵاتە، قەتڵی عامی بەردەوامی خەڵکی کورد، بۆ نمونە قەتڵی عام و کۆمەڵکوژی خەڵکی دێرسیم، خستنەڕێی جوخەکانی ئیعدام و دادگا نزامیەکان، کوشتاری عەلەویەکان، توندوتیژی بێوێنە دژ بە هێزە چەپ و دموکراتیکەکان، دادگاییکردنی نووسەران و هونەرمەندان، هەمووی ئەوانە بەشێکن لە کارنامە و مێژووی نەنگینی دەوڵەتی تورکیای مۆدێرن. لە ماوەی 30-40 ساڵی ڕابردوودا و گەیشتنی ناسیۆنالیزمی زێدەڕە و بنەماخوازی ئیسلامی بەدەسەڵات و بە تایبەت لە سەردەمی ئەردوغاندا ئێمە شاهدی توندوتیژی و تێرۆریزمی دەوڵەتی تورکیا لە ناوخۆی ئەو وڵاتە و لە ئاسناوچەکە و بە تایبەت لە 2 بەشی کوردستان لە سووریا و عێراقین. کەواتە دەوڵەتی تورکیا هاوکات لە 3 بەشی کوردستان دژ بە خەڵکی کورد بەردەوام خەریکی قەتڵی عام و کردەوەی تێرۆریستیە. ماجراجۆیی تێرۆریزمی دەوڵەتی تورکیا هەر بە خەڵکی کوردستان سنووردار نابێت. دەوڵەتی تورکیا بەشێک لە قبرس، سووریا و عێراقی بەهێزی نظامی داگیر کردووە و تەنانەت تێرۆریزم و داگیرکاریەکانی وڵاتانی لیبی و ئافریقاشی گرتوێتەوە. دەوڵەتی تورکیا بەڕێبەرایەتی سەرڕۆیانە و جەنایەتکارێکی وەک ئەردوغان بە بەهێزکردنی ڕەوتە جیهادی و ئیسلامیەکان و پەیوەندی بازرگانی و نظامی لەگەڵ داعش و بەتایبەت لە سەردەمی خەلافەتی ئیسلامی شام و عێراق بە تیارکردن و بەهێزکردنی ناسیۆنالیزمی توندڕە و کۆنەپەرستی تورک بە بەشداری لە شەڕی ئازەربایجان دژ بە ئەرمەنستان و هەناردەی ڕەوتە جیهادیەکان بە هاوکاری حکوومەتی گەندەڵ و سەرڕۆی ئازەربایجان بە بەهێزکردنی تورکە پاوەندخوازەکان لە وڵاتانی دراوسێ و تەنانەت بە پاکتاوی نەتەوەی ئەفرین بووە بە یەکێک لە کۆنەپەرستترین حکوومەتەکانی جیهان و ناوچەکە. ڕۆژ نییە لە هەرێمی کوردستان بە تۆپباران و هێرشی پەهبادی یان تێرۆریستی لە ناو شارەکان جنایەت دژ بە خەڵکی بێدیفاع نەخوڵقێنێت، تەنانەت ئەگەر ئەو خەڵکە منداڵ و ژنانی گەشتیاری عەرەبیش بن. هێرشە نزامیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بە خەڵکی ئاسایی سنووردار نابێت. ئەرتەشی تورکیا هاوکات لەسەر بڕینی دارستانەکانی هەرێمی کوردستان و بە تاڵان بردنی، بە هەڵکەندن و لە ڕیشە دەرهێنانی دارە زەیتون و میوەکان و بردنیان بۆ تورکیا و لە ناو بردنی ژینگەی ناوچەکە بەردەوام بووە. بێشەرمی و زێدەخوازی دەوڵەتی تورکیا گەیشتوتە ئاستێک کە لە بەرامبەر هاوڕابوون لەگەڵ پەیوەستبوونی 2 وڵاتی سوئێد و فەنلاند بە ناتۆ، خوازیاری دەرکردنی شارۆمەندانی ئەو وڵاتانە و لە چەند بابەتدا دەرکردنی ڕۆژنامەوانان، نووسەران، ئەندامانی پارلەمان و ئەو کەسانەیە کە لە ئوروپا لەدایک بوون و لەوێ گەورە بوون. لە جیهاندا کەم نین ئەو دەوڵەتانەی کە ڕابردوویان پڕ بووە لە جنایەت و سەرکوتی پێشینیانی خۆیان کە شەرمەزار و پەشیمانم نەوەی نوێی ئەو وڵاتیان لەگەڵ مێژووی ڕاستەقینەی وڵاتەکەی خۆیان لەو سەردەمەدا ناساندووە و داوای لێبوردنیان لە قوربانیەکان کردووە. بۆ نمونە ئاڵمان لە دوای ڕووخانی نازیەکان، ئیتالیا و ئیسپانیا لە دوای ڕووخانی فاشیزمی مۆسۆلینۆ فرانکۆ، یونان لە دوای ڕووخانی حکوومەتی سەرهەنگەکان، شیلی لە دوای ڕووخانی ژەنەڕاڵ پینوشا و ئافریقای جنوبی لە دوای ڕووخانی حکوومەتی ئاپارتاید و هەڵاوەردنی ڕەگەزی. بەڵام دەوڵەتی تورکیا نەتەنیا لە جنایەت و کۆمەڵکوژیەکانی ڕابردووی خۆی دەرسی وەرنەگرتووە،
نەتەنیا ئەو جنایەتانە ڕەت دەکاتەوە و پاساویان بۆ دێنێتەوە، بەڵکو بە کەڵک وەرگرتن لە ئیمکاناتی نظامی و تەبلیغی نوێ لەسەر درێژەدان بەو سیاسەتانە بەردەوامە. ئەگەرچی دەوڵەتی تورکیا هەموو هەوڵێکی خۆی بەکارهێناوە و بەکاری دەبات بۆ ئەوەی بەشێک لە خەڵکی وڵاتەکەی بە سەممی ناسیۆنالیزمی تونڕەوی تورکی و بناژۆخوازی ئیسلامی ئالوودە بکات، بەڵام بێگومان ناتوانێت بەسەر ویژدانی وشیار و وەخەبەر هاتووی وڵاتدا زاڵ بێت و درەنگ یانزوو کۆمەڵگای تورکیا ئەردۆغان و حیزبەکەی لە گۆڕەپانی سیاسی ئەو وڵاتە دەسڕنەوە. لەم ناوەدا خەڵکی کوردستان و هێزە چەپ و دموکراتیکەکان بەهێزتر لەوەن کە دەوڵەتی کۆنەپەرست و ئاپارتایدی تورکیا بتوانێت ئەوان لە مەیدانی سیاسی و کۆمەڵایەتی ئەو وڵاتە بەدەر بکات. دەست بەسەرکردنی دەمێرتاش و هاوڕێکانی، دەست بەسەرکردن و زیندانیکردنی نوێنەرانی مەجلس و شارەدارەکان، بەرپرسە خۆجی و حیزبەکان لە کوردستان، زیندانیکردنی بەربڵاوی هەڵسوراوانی سیاسی و فەرهەنگی، نەتەنیا خەڵکی کوردستانی بە چۆکدا نەهێنا، بەڵکو بەهێزتر لە ڕابردوو لەسەر گەیشتن بە خواستە دموکراتیک و ئینسانیەکانی خۆیان سوورترن. تورکیا کە لەلایەن وڵاتەکانی ئوروپا و ئامریکاوە پەراوێزخراوە، لە لای دەوڵەتەکانی چین و رووسیا متمانەی نەماوە و لە ڕۆژهەڵاتی ناوین قەیرانساز و شەرخوازە داهاتوویەکی ڕوونی نابێت. قەیرانێکی ئابووری بێوێنە کە بۆتە هۆی داڕمانی لیری تورکیا، ناڕزایەتی هەرچی زیاتری خەڵکی لە ناوخۆی وڵاتدا لێ دەکەوێتەوە. حیزبی دەسەڵاتدار بە سەرکردایەتی ئەردوغان کە نیگەرانە لە بابەت دوو هەڵبژاردن لە ساڵی داهاتوودا، هەوڵ دەدات بە شەڕ و پاوانخوازی لە دەرەوە و بەهێزکردنی ناسیۆنالیزمی تونڕەوی تورک و پەرەپێدان بە ئیسلامی بناژۆخواز لە ناوخۆدا بەربگرێت بە شکستی خۆی لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. ئاکامی ئەو هەڵبژاردنانە هەر چیەک بێت، ئەردۆغان و هاوبەشەکانی لەگەڵ شکست و ناکامیەکی زیاتر لە ناوەوە و دەرەوەی وڵات بەرەوڕوو دەبنەوە و خەونی زیندووکردنەوەی ئیمپراتۆری لە ناوچووی عوسمانی دەبنە ژێرگڵ.